سڵای خوای گەورەتان لێبێت لە بەرنامەی ئەمڕۆدا باس لە مانگی ڕەمەزان و تایبەتمەندیەکانی وەچاکەکردن لە مانگی ڕەمەزاندا دەکەین. مانگی ڕەمەزان نۆهەم مانگی ساڵی کۆچیە، یەکێکە لە پیرۆزترین و تایبەتترین مانگەکانی ساڵ لای موسڵمانان، چونکە خودای گەورە بە ڕۆژوبوونی هەموو ڕۆژێکی ئەم مانگەی وەک یەکێک لە عیبادەتەکان لەسەر موسڵمانان فەرز کردووە. تایبەتمەندیەکانی مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان جیاوازە لە مانگەکانی تر. خودای گەورە چەند خێرێکی گەورەی داناوە کە تەنها لەو مانگەدا دەکرێت، کە دەیکات بە مانگێکی تایبەت لە لای موسڵمانان و جیای دەکاتەوە لە مانگەکانی تر. چاکەی مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان لە سوننەتی نەبەوی قورئانی پیرۆزدا چەندین جار باس کراوە لەگەڵ ڕوونکردنەوەی تەواو دەربارەی مانگەکان کە بریتین لە مانگی ڕەمەزاندا دەرگای بەهەشت دەکرێتەوە و ئاگر نامێنێت. هەروەها شەیتانەکان دەبەسترێنەوە لەم مانگە پیرۆزەدا، بۆیە موسڵمانان هەلێکی گەورەیان دێتە پێش بۆ ئەوەی لە تاوان دوورکەونەوە و لە خودای گەورە نزیک بنەوە و بە بەهەشتی بەرین شاد بن. لێخۆشبوونی تاوانەکان. خودای گەورە ئەم مانگەی بۆ موسڵمانان داناوە و بۆ لێخۆشبوونی تاوانەکانیان. هەروەها ڕۆژوگرتن تەنها خۆگرتن نییە لە ناخواردن، بەڵکو خۆگرتنەوەی لە تاوان و گوناه و قسەی نابەجێ. دەرگاکانی لێبوردەی و تەوبەکردن دەکرێنەوە بۆ نزیکبوونەوە لە خودای گەورە و پاکردنەوەی گوناهەکان و تەوبەکردن و بەدیهێنانی یەکسانی. لەم مانگەدا کەسە دەوڵەمەندەکان هەست بە حاڵی هەژارەکان دەکەن، پاراستنی تەندروستی جەستە، ڕۆژوگرتن، یارمەتی پاکردنەوەی جەستە دەدات لە ژەهرە زیانبەخشەکان و پشوو دەدات بە گشت ئەندامەکانی لەشمان. بە هیوای سوودبینین لەم بەرنامەیە خواتان لەگەڵ تاوەکو بەرنامەیەکی تر.